بیرکاری پۆلەی نۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 14. لە لاپەڕە 14 گەیشتمە پرسیاری 18. لە پرسیاری 18 یەک کەوانم هەیە بەڵام کەوانەکە دوو جایە. یاسایەکی تایبەتی هەیە لۆکردنەوەی کەوانەی دووجا ئەگەر دوو ڕادا هەبوو لە ناو کەوانەکە. یاسایەکی تایبەتی هەیە، ئەویش چییە؟ لێرە ڕۆنی دەکەمەوە. ئەو یاسایە یان ئەوەیە کە ئەو کەوانە دووجایەی دووجار دەنووسم، لێرە یەک لێرەش یەک، و وەکو دوو کەوانەی هەردوو کەوانێکی ئاسایی ڕادەی یەکەم جارانی ڕادەی یەکەم، ئەو جا ڕادەی یەکەم جارانی ڕادەی دووەم بەخۆی و هێمایەکەی بێگومان، پاشان ڕادەی دووەم جاران ڕادەی یەکەم و ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم. ئەوە ڕێیەکی ئاسانە، کەواتە یەکەم جار بەو ڕێی چا دەکەم. دوو کەوانەی دەنووسمەوە پاشان ڕادەکان لێک دەدەم. ڕەگی 6 جاران ڕەگی 6 دەکاتە 6، پاشان ڕەگی 6 جاران کەم 5 ڕەگی 3 دەکاتە کەم 5 ڕەگی 18، چونکە 6 جاران 3 دەکا 18. ئەوجا دیسان کەم 5 ڕەگی 3 جاران ڕەگی 6 دیسان دەکا کەم 5 ڕەگی 18. ئەوجا کەم 5 ڕەگی 3 جاران کەم 5 ڕەگی 3 دەکا کۆ، چونکە کەم جاران کەم نێگەتیڤ جاران نێگەتیڤ یەکسانە بە پۆزیتیڤ، و 5 جاران 5 دەکا 25 ڕەگی 3 جاران ڕەگی 3 یەکسانە بە 3. ئێستا ئەو شەشەی هەروەکو خۆی دێنمە خوارێ، ئەو دوو ڕادانە لێک چووینە، ئەو ڕادە و ئەو ڕادە، کاتە کۆیان دەکەمەوە، هێمای کەمدا دەنێم. 5 و 5 10 ڕەگی 18 وەکو خۆی دەنووسرێتەوە، ئەو کۆیە دەینمە خوارێ، 3 جاران 25 دەکا 75. ئێستا دوو ڕادەی لێک چووم هەیە 6 و 75، کۆیان دەکەمەوە. 6 و 75 یەکسان دەبی بە 81. ئەو کەمەی دەینمە خوارێ، دەیەکەی وەکو خۆی دەینمە خوارێ، بەڵام 18کەی دەکەمە ڕەگی 9 جاران ڕەگی 2 لەبەر چ هەتا ڕەگی 9 لەژێر ڕەگ بینمە دەرێ. 81کەی دەنووسمەوە، کەمەکەی دەنووسمەوە، دەیەکەی دەنووسمەوە، جاران ڕەگی 9 دەکاتە 3 ڕەگی 2ش دەنووسمەوە. ئەوجا ئێستا 81کەی دەنووسمەوە، کەم 10 جاران 3 یەکسانە بە 30 ڕەگی 2. ئەوە ئەنجامەکەیە لە کاتی کردنەوەی ئەو کەوانەیە. بەڵام ڕێیەکی تکە هەیە کە ئەو ڕێش ڕێیەکی خێرایە، ڕێیەکی تایبەتە، ئەو ڕێگایە تایبەتە بە کەوانەی دووجا. بزانین ئەو ڕێگە کووە؟ زانم نووسیتمەوە لێرە یان نەمنووسیتەوە؟ نەمنووسیتەوە، کەواتە دەتوانم لێرە چاچی کەم. ڕێیەکە چ دەرێ؟ یەکەم ڕادە توانی دووی بکە، واتە ڕەگی 6 جاران ڕەگی 6 دەکاتە 6. ئەوجا ئەگەر لێرە کەم هەبوو، هەرزوو لێرەش کەمی بنووسە، پاشان ئەو دووەی بینە جارانی ئەو ڕادەی بکە، لە هەمان کات جارانی ئەو ڕادەیەشی بکە، واتە دەکاتە دەنووسم 2 جاران 5 ڕەگی 6 و ڕەگی 3، هەمویان جاران یەکتری. ئەوجا چ دەنووسم؟ هەمیشە لێرە کۆ،
ئەگەر لێرە کەم بوو، ئەگەر لێرە کۆبوو، لێرە هەر کۆیە. یاسایەکە ئەو هەیە. ئەو ڕادەیەی دەینم توانی ئەو دووەی دەکەم، واتە ڕادەکەی دەینم جارانی خۆی دەکەمەوە. 5 جاران 5 دەکا 25 جاران ڕەگی سێش جاران ڕەگی سێ یەکسانە بە سێ. ئێستا لە هەنگاوی دووەم شەشەکەی وەکو خۆی دەنووسمەوە، ئەو شەشە کەمەکە وەکو خۆی دەنووسمەوە. 2 جاران 5 یەکسانە بە 10. ڕەگی 6 جاران ڕەگی سێش دەکاتە ڕەگی 8. کۆیەکەی دەنووسمەوە. 25 جاران سێش دەکاتە 75. ئێستا دیسان تەمەشا دەکەم ئەو ڕادەیە و ئەو ڕادەیە لێک دەچن، کۆیان دەکەمەوە. 6 و 75 دەکاتە 81. کەمەکەی دەنووسمەوە، ئەو دەیەی وەکو خۆی دەنووسمەوە، بەڵام 8 دەکەی دەکەمە ڕەگی 9 جاران ڕەگی 2. 81ەکەی دەنووسمەوە، کەم دەیەکەش دەنووسمەوە، جاران ڕەگی 9 دەکاتە 3 و ڕەگی 2ش هەر دەمینێتەوە. دیسان 81ەکەی دەنووسمەوە، کەم 10 جاران 3 دەکاتە 30 ڕەگی 2. هەمان وەڵامم بەدەست کرد. ئەوە یاسایەکی خێرا و تایبەت بۆ کردنەوەی کەوانەی دووجا. ئێستا بێمە لای پرسیاری هەر یەکە لەم بڕانە سادە بکە. لێرە مەبەستی چییە لە سادەکردن؟ لەو کتێبەی مەبەستی ئەوەیە نایانەوێ ڕەگ لە ژێرە هەبی، نایانەوێ ڕەگ هەبی. دەبی ئەمن هەوڵدەم ئەو ڕەگە نەمینێ بە هەر شێوەک لە شێوەکان بی، دەبی ئەو ڕەگە نەمینێ. سادەکردنی ڕێژەی ڕەگی بەو جۆرەیە. کەواتە من لێرە چ دەکەم؟ ڕەگی 13 دابەش ڕەگی 2 هەتا ڕەگی 2 نەمینێ، سەرە و ژێرەی جارانی ڕەگی 2 دەکەم. سەرە و ژێرەی کەرتەکەی جارانی ڕەگی 2 دەکەم، چونکە ئەمن دەزانم ڕەگی 2 جاران ڕەگی 2 یەکسانە بە 2. ڕەگ نەما لەسەرش کێشە نییە ڕەگیش هەبی. لەسەرش ڕەگی 13 جاران ڕەگی 2 دەتوانم بنووسم وەکو ڕەگی 26. تەواو. ئەوە گوایە بەڕای کتێبەکەی سادەکردنی ئەو ڕێژەی ڕەگیەیە. پرسیارەکەی پاشەوی پرسیاری 20 ڕەگی 20 دابەش ڕەگی 8. ڕەگی 20 دەکەمە ڕەگی 4 و ڕەگی 5، چونکە 4 جاران 5 دەکاتە 20 و هەر کەسەی بە تەنیا لە ژێر ڕێکدایان دەنێم. ڕەگی 8ش دەکەمە ڕەگی 4 و ڕەگی 2. بێگومان هێمای لێکدان هەیە، بەڵام پێویست ناکە هێمایەکان بنووسم. ئێستا چ دەکەم؟ ڕەگی 4 و ڕەگی 4 کورت دەبنەوە، دابەشی یەک دەکرێن، دەکەنە یەک لەسەرە و لە ژێرە، لەگەڵ یەک دەڕۆن. نامینێ ڕەگی 4 لەسەرێ و لە خوارێ. چ دەمینێ؟ تەنیا ڕەگی 5 دەمینێ لەسەرە و لە خوارەش لە ژێرەش تەنیا ڕەگی 2 دەمینێ. ئێستا وەکو گوتم لەو کتێبەی نایەنەوێ ڕەگی 2 لە ژێرە هەبی، کەواتە هەوڵ دەدەم ئەو ڕەگی 2 نەمینێ. کو نامینێ؟ سەرە و ژێرەی جارانی ڕەگی 2 دەکەم. کەواتە با بنووسمەوە لێرە، چونکە لەوێ جێم نەبوو. چ دەکەم؟ سەرە و ژێرەی ئەو کەرتەی جارانی ڕەگی 2 دەکەم. ڕەگی 2 لێرە، ڕەگی 2ش لێرە، یەکسانە بە ژێرەکە بووە 2 تەواو، سەرەش بووە ڕەگی 10. ئەوە گوایە ئاسان کاریم کردیە لۆ ئەو ڕێژە ڕەگیە.
پرسیاری پاشەوەی پرسیاری 21 پێویست ناکە ئەوەندە بگەڕێمەوە لای لاپەڕەکان. لێرە دیسان ڕەگی سێم هەیە، هەوڵ دەدەم ئەو ڕەگە نەمینێ، واتە چ دەکەم؟ سەرە و ژێرەی ئەو کەرتە جارانی ڕەگی سێ دەکەم. واتە لێرە ڕەگی 11 جاران ڕەگی سێ پێویست ناکە هێمای جاراندانێم چونکە تازە دەزانم کووە. 6 دیسان لێرەش ڕەگی سێ جاران ڕەگی سێ. ئەوجا ئێستا دەکاتە چەند لە خوارێ دەنووسم. 11 جاران ڕەگی سێ دەکاتە ڕەگی 33 و 6 ڕەگی سێش جاران ڕەگی سێ لە خوارێ دەکاتە سێ کەواتە 6 جاران سێ. ئەوجا دەکاتە چەند؟ لە سەرا ڕەگی 33 لە ژێرەش 18. ئەوە ئاسانکاریم کرد، سادەم کرد. هەر چەندە سادەش نییە بەڵام ئیدی ئەوها سادەکردنە گرنگترین شت ئەوەیە لە ژێرە ڕەگم نەمینێ. پرسیاری 22 دیسان لە ژێرە ڕەگی 7م هەیە، نامەوێ ڕەگی 7 بمینێ، دەمەوێ سەرە و ژێرەی کەرتەکەی خۆم جارانی ڕەگی 7 بکەم. بەڵام خوێندکاری ژیر لێرە دەبی زۆر 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 ئاگام لێبی لە کاتی ئەوەی کە ئەمن دەینم سەرە و ژێرەی جارانی ڕەگی 7 دەکەم، دەبی ئەمن یەکسەر بچم ئەو سەرەی لە ناو کەوانەی دانێم دەنا هەڵا دەردەچی، دەنا وەکو ئەوەی وایە ڕەگی 7 تەنیا جارانی ڕەگی 7 بکرێ. بەڵام ئەوە هەڵەیە دەبی جارانی هەموو سەرە و جارانی هەموو ژێرەش بکەم، دەنا تێک دەچی کەرتەکەم. ئەوجا لێرە چی لێدە یەکسان دەبی بە ئێستا یەکە ئەو ژمارانە هەردووچیان دەبی جارانی ڕەگی 7 بکەم، کەواتە 2 جاران ڕەگی 7 یەکسانە بە 2 ڕەگی 7. کۆ ئەو کۆیە دێتە خوارێ، ڕەگی 7یش جاران ڕەگی 7 دەکاتە 7. لە ژێرەش دیسان ڕەگی 7 جاران ڕەگی 7 دەکاتە 7، کەواتە کەرتەکە ئەو های لێدێ. ئەوە سادەترین شێوەیە. پرسیاری 23 دیسان لێرە زوو زوو سەرەی لە ناو کەوانەی دادەنێم چونکە لە 2 ڕادە پێک دێ لە کاتی جارانکردنی کەرتەکە دەبی ئەمن زۆر زۆر ئاگام لێبی ئەو ڕەگی 6 جارانی هەردوو ڕادەکەی بکەم لە سەرە. لێرە دەتوانم ئەوهاش بنووسم یەکسەر ئەو هێڵەی دوور و درێژکەم جارانە چی بنووسم، لێرەش بنووسم و ڕەگی 6 بنووسم لە سەرە و لە ژێرە. ئێستا چی لێدێ؟ کەوانەکە هەمووی لە سەرە جارانی ڕەگی 6 دەبیتە چ؟ دەبیتە 5 ڕەگی 6 کەم ڕەگی 6 جاران ڕەگی 6 ئەو دووە یەکسانە بە 6. لە ژێرەش دووەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە و ڕەگی دووەکە دەنووسرێتەوە ڕەگی 6 جاران ڕەگی 6 یەکسانە بە 6. ئەوجا 5 ڕەگی 6 دەبا ئەوها ڕەگی 6 نووسرا با لێرە 5 ڕەگی 6 کەم 6 دابەش 12 لە خوارێ بۆ 12. ئەو های لێدێ 5 ڕەگی 6 کەم 6 دابەش 12. پرسیاری 24 دیسان زوو ڕادەکانی خۆم لە ناو کەوانەی دانێم و
هەوڵ بدەم سەرە و ژێرەی جارانی ڕەگی سێ بکەم هەتا لە ژێرە ڕەگ نەمینێ. کاتە لێرە ڕەگی سێ پێی ناوێ بنووسم جارانە چونکە لێرەش ڕەگی سێ. ئەوجا سەرە چی لێ دێ؟ 5 جاران ڕەگی سێ دەنووسم 5 ڕەگی سێ کۆیەکەی دەینمە خوارێ ڕەگی سێ جاران ڕەگی سێ دەبیتە سێ لە ژێرەش 4 جاران ڕەگی سێ جاران ڕەگی سێ دەکاتە 4 جاران سێ دەکاتە 12. کەواتە ژمارەکە پێی ناوێ جارەشکە بنووسمەوە کەرتەکە دەبیتە 5 ڕەگی سێ جاران سێ دابش 12. پرسیارەکان لێرە تەواو بوون. ئەو جۆرە پرسیارانە وابزانم تەواو بووین. بەڵێ دێمە لای ڕاهێنانی ئازاد. پرسیاری 25 یان بەڵێ پرسیاری 25 لێرە کۆکردنەوەیە. 2 ڕادەم هەیە هەردووچیان لێک دەچن چونکە لە ژێر ڕەگ هەمان ژمارەم هەیە. کەواتە ئەو 2 ڕادانە کۆ دەکەمەوە تەنیا ژمارەکان کۆ دەکرێنەوە ڕەگەکەوەچی خۆی دەمێنێتەوە 4 و 2 دەکا 6 ڕەگی سێ. پرسیاری 26 لێرە 3 ڕادەم هەیە هەر سێکیان لێک دەچن چونکە لە ژێر ڕەگ هەمان ژمارەم هەیە. لە کاتی ئەژمێرکردن جارێ ئەو 2 ڕادەیە کۆ دەکەمەوە ئەنجامەکەی پاشان لەگەڵ ئەو کەم 6 ڕەگی 11 ئەژمێر دەکەم. لێرە ژمارەیەک هەیە بەڵام نەنووسرایە. کاتە لە کاتی کۆکردنەوە 2 کۆ 1 دەبیتە 3 و ڕەگی 11 وەکو خۆی دەنووسرێتەوە. ئەوجا ئەو ڕادەی دەنووسمەوە کەم 6 ڕەگی 11. ئێستا دەکاتە چ؟ ئەو ڕادەیە پۆزیتیڤە ئەو ڕادەیەش نێگەتیڤە. کەواتە لێکیان دەردەکەم 6 سێی لێ بڕوا دەکاتە 3 بەڵام هێمای ژمارە گەورەکە دادەنێم کە 6ە. کەواتە لێرە کەمی دادەنێم ڕەگی 11ش وەکو خۆی دێتە خوارێ. کەواتە ئەنجامەکە بووە کەم یان نێگەتیڤ 3 جاران ڕەگی 11. واتە لێرە ئەوهای لێدێ. پرسیاری 27 زۆر ئاسانە. لێرە تەنیا 4 و 6ەکەی کۆ دەکەمەوە و ئەو ڕەگەی هەروەکو خۆی دەنووسمەوە 4 و 6 دەکاتە. پێی ناوێ هەموو پرسیارەکانە من چاکەم. پرسیاری 28 دەهێڵمەوە. لێرە ئەوەی ڕاستی بی دەبی زۆر ئاگام لێبی تەنیا ئەو 2 ڕادەیە لێک دەچن کۆیان دەکەمەوە. ئەو ڕادەیە هەروەکو خۆی دەنووسرێتەوە چونکە لە ژێر ڕەگ هەمان ژمارە نییە. کەواتە تەنیا ئەو 2 ڕادەی کۆ دەکەمەوە دەبیتە 5 ڕەگی 2 ئەو پیتە و کەم 2 ڕەگی 3 ئەو پیتە. هەر ئەوها بەجێی دەهێڵم چونکە ئەو 2 ڕادانە پێک ناچن ناتوانم هیچیان لێ بکەم. لێرە تەماشا دەکەم 3 ڕادەم هەیە. ئەو ڕادەیە پێک دەچی لێک دەچی لەگەڵ ئەو ڕادەی. لێرە 4 لێرە 4 لێرە 3 لە ژێر ڕەگ 3 لە ژێر ڕەگ ئەو گرنگە 4 گرنگ نییە. 4 هەر چەند بی دەتوانم ڕادەکان ئەژمێر بکەم. بەڵام ئەگەر تەماشایان کەم یەکەچیان پۆزیتیڤە ئەوە پۆزیتیڤە چونکە هیچ لێرە نییە واتە پۆزیتیڤە. ئەو ڕادەیەش نێگەتیڤە کەواتە ئەو 2 ڕادانە دەبنە 0 لەگەڵ یەک دەڕۆن چونکە هەموو شتێکیان پێک دەچی تەنیا هێمایەکەیان پێک ناچی کەواتە دەبنە 0. چماوە
تەنیا ئەو ڕادەیە دەمێنێتەوە، واتە ئەنجامەکەی دەکاتە چ؟ کەم ڕەگی پیتین ئەو های لێدێ، چونکە ئەوە دەڕوا لەگەڵەوەی. ئەو پرسیارەش سێ ڕادەیە، هەر سێکیان لێک دەچن. یەکەم جار با ئەمن ئەو دوو ڕادەی چاکەم، یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە، کەواتە ڕادەکان لێک دەردەکرێن. مەبەستم ژمارەکان 9 و 4. 9 4ی لێ بڕوە یەکسانە بە 5 بۆ هێمای ژمارە گەورەکە کەمە لێرە کەمەکە دادەندرێ و ڕەگەکەش وەکو خۆی دێتە خوارێ، کەواتە ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 5 ڕەگی 5 لێرە کەم 5 ڕەگی 5 کۆ 5 ڕەگی 5 دەبتە 0، واتە هەمووی دەبیتە 0، یەکسانە بە 0، هیچ نەماوە. بێمە لای هەر یەکە لەو بڕانە سادە بکە. هەر یەکە لەو بڕانە سادە بکە. پرسیاری 31 175 لەژێر ڕەگ کۆ 28 لەژێر ڕەگ. هەتا ئەمن سادە بکەم، هەوڵ دەدەم ژمارەکان بکەمە کۆڵکە. 175 دابەشی 5 دەکەم دەکا 35، 35 دابەشی 5 دەکەم دەکاتە 7، واتە دەتوانم بنووسم لە جیاتی 175 لەژێر ڕەگ 25 لەژێر ڕەگ و 7 لەژێر ڕەگ، چونکە 7 جاران 25 دەکا 175. لەبەرچە ئەوها دەکەم هەتا بتوانم هیچ نەبی 25ەکەی لەژێر ڕەگ بینمە دەرێ. 28ەکەش دەکەمە 4 جاران 7، چونکە دەتوانم 4ەکەی لەژێر ڕەگ بینمە دەرێ، چونکە دووجایەکی تەواوە. ئێستا 25 لەژێر ڕەگی بینمە دەرێ دەبیتە 5، ڕەگی 7یش هەروەکو خۆی دەنووسرێتەوە. کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 2 و ڕەگی 7یش وەکو خۆی دەنووسرێتەوە. ئێستا دوو ڕادەم هەیە، هەردووچیان لێک دەچن، کەواتە دەتوانم کۆیان کەمەوە 5 کۆ 2 یەکسانە بە 7 ڕەگی 7. تۆ ئەوها سادە بوو. بێمە لای پرسیاری 32 20 ڕەگی 8 کەم ڕەگی 20. 8یەکە دەتوانم بیکەمە ڕەگی 4 و ڕەگی 20. ئەو ڕەگی 4ەکەی لەژێر ڕەگ بینمە دەرێ دەبیتە 2، ڕەگی 20ی هەروەکو خۆی بینمە خوارێ جارێ. ئەو جە چی لێدێ؟ 2 جاران 2 لێرە دەبیتە 4 ڕەگی 20 کەم ڕەگی 20. دوو ڕادەم هەیە ئێستا لێک دەچن، هەردووچیان ڕەگی 20. لێرە ژمارە یەکێنە نووسرایە، بەڵام دەبی ئەمن بزانم لە کاتی لێ دەرکردن 4 یەکی لێ بڕوا دەکاتە 3 ڕەگی 20. ڕەگی 20یش چ لێ دەکەم؟ ڕەگی 20 دەتوانم بنووسم ڕەگی 4 جاران ڕەگی 5، کەواتە 3یەکەی وەکی خۆی دەنووسمەوە، ڕەگی 20یش دەکەمە ڕەگی 4 جاران ڕەگی 5. ئەو جە 3 جاران ڕەگی 4 دەکات 2 ڕەگی 5ش دەنووسرێتەوە، یەکسانە بە 6 ڕەگی 5. ئەوە سادەترین شێوەی ئەو دوو کەرتەیە، 6 ڕەگی 5. بزانم گەیشتمە چێندەر. ئێستا ئەو پرسیارەشم چاک کرد، دەتوانم ئەو پرسیارەش چاکەم 34، بەڵام ئەوانی دی دەهێڵمەوە، هەمویان شیکار ناکەم چونکە کاتەکی زۆری دەوێ و هەمان یاساشە. 150
دەتوانم شیکاری کەم بیکەمە کۆڵکە 150 دەکاتە چ 150 لێرە ئەگەر شیکاری کەم با بینوسمەوە 150 نە 150 پیتی نە کۆ چەند بوو 54 پیتی نە 54 پیتی نە لەژێر ڕەگن 150 کە لێرە ئەمن ئەگەر بیکەمە کۆڵکە دابەشی پێنجی کەم دەکا سیش دیسان دابەشی پێنجی کەم دەکاتە 6 کەواتە 150 دەتوانم بنووسم وەکو دوو کۆڵکە یەکەچیان 25 چونکە 5 دەکا 25 دەتوانم لەژێر ڕەجی بینمە دەرێ ئەوی دیکەش جارانی 6 پیتی نئیش هەمیشە لەگەڵ ئەو کۆڵکەی بنووسم کە ناتوانم لەژێر ڕەجی بینمە دەرێ چونکە پیتی نئیش ناتوانم لەژێر ڕەگ بینمە دەرێ چونکە هێمایەکەی یەکە ئەگەر هێمایەکەی دوو بە دەمتوانی لەژێر ڕەگ بهینمە دەرێ کۆی دەکەمەوە لەگەڵ 54ش دەکەمە چ دەکەمە ڕەگی 9 جاران ڕەگی 6 چونکە 6 جاران 9 دەکا 54 6 نە ئەو های لێدێ ئەو دەتوانم ئێستا من ئەو 150 لێرە بسڕمەوە ڕەشیکەمەوە چونکە تازە زانیم کۆڵکەکانی چییە ئێستا چ دەکەم زۆر ئاسان بوو ئیشەکە 25 لەژێر ڕەگ دەبیتە 5 و ڕەگی 6 نە وەکو خۆی دێتە خوارێ کۆیەکە دێتە خوارێ ڕەگی 9 3 و 6 پیتی نە ئێستا دوو ڕادەم هەیە لێک دەچن کاتە 5 و 8 5 و 3 کۆ دەکەمەوە دەبیتە 8 ڕەگی 6 نە ئەو های لێدێ لەوەی باشتر نابی ئێستا تەمەشاکەم وابزانم ئیدی ئەو پرسیارەکانی دی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر شیکاریان بکە لەسەر هەمان یاسا واتە لێرە بۆ وێنە ئەو 32 بیکە ڕەگی 8 و ڕەگی 4 ئەو هەشتەی بکە ڕەگی 2 ڕەگی 4 لێرە هەژدا ببیتە ڕەگی 2 ڕەگی 9 ئەوها بزانین پاشان چ دەمینێتەوە بێمە لای لێک بدە ئەنجامەکە بە سادەترین شێوە بنووسە لە کاتی لێکدان ڕەگی 5 جارانی 4 دەکەم پاشان ڕەگی 5 جارانی ئەو ڕادەی دەکەم واتە دەکاتە چ دەکاتە 4 ڕەگی 5 کەم ڕەگی 5 جاران ڕەگی داد دەکاتە ڕەگی 5 ئەو جا یەکسانە بە 4 ڕەگی 5 هەروەکو خۆی دەنووسمەوە ڕەگی 50 دەتوانم بکەمە ڕەگی 25 ڕەگی 25 و ڕەگی 2 ڕەگی 25 و ڕەگی 2 دیسان ئەوەی وەکو خۆی بنووسمەوە و کەم 25 لەژێر ڕەگ دەبیتە 5 ڕەگی 2 وابزانم ئەوە ئاسانترین شێوەی سادەترین شێوەی نووسینی ئەو ئەنجامی لێکدانەیە
یانیش دەمتوانی بە شێوە چیتکەش بنووسم، بزانم ئەو پەنجایم نەکرد بە ڕەگی 25 بم کرد بە ڕەگی 10 و ڕەگی 5، بەڵام ئەو کات بەکەلک نایە. هەر ئەوە باشترین جۆرە، لەوەی باشتر نابی. ئێستا پرسیاری 38 چ لێ دەکەم؟ ڕەگی 2 جاران ڕەگی 6 دەکا ڕەگی 12، کۆ 2 جاران ڕەگی 2. ئەوجا ڕەگی 12ش دەتوانم بنووسم وەکو ڕەگی 2 جاران ڕەگی 6، بەڵام هەر بەکەلک نایە. دەتوانم بنووسم وەکو ڕەگی 4 جاران ڕەگی 3، کۆی کەمەوە لەگەڵ 2 ڕەگی 2. ئەوجا ڕەگی 4 دەکاتە 2 ڕەگی 3 و 2 ڕەگی 2. چیت کەم لەوەی باشتر پێ ناکرێ. ئاسانترین شێوە ئەو هەیە. ئەوجا بچمە لای پرسیاری 39. لێرە 2 کەوانم هەیە. لێرە یاسایەکی زۆر ئاسان و تایبەت و خێرا هەیە لۆ ئەو 2 کەوانەی بە مەرجەک هەندێک مەرج دەبی هەبی لە ناو ئەو 2 کەوانەی. مەرجەکان چنە؟ ڕادەکان هەمان ڕادەنە 8 8 ڕەگی 11 ڕەگی 11. یەکێک لە کەوانەکان کەمە، ئەوی دیش کۆیە، کەواتە 3 مەرج هەیە یان 2 مەرج هەیە. یەکەم مەرج ڕادەکان وەکو یەک بن، دووەم مەرجیش یەک لە کەوانەکان پۆزیتیڤ بی لە مابەینیان، یەکیان کۆبی یەکیان کەم بی. ئەوجا یاسایە تایبەتەکە دەڵێت دەڵێ تەماشای یەکەم ڕادەی بکە توانی 2 بکە، کەواتە 8 توان 2. هەمیشە و هەمیشە هێمای کەمدانێ تەماشای ڕادەی دووەم بکە و توانی 2 بکە، کەواتە 11 توانی 2. ئەوجا 8 توان 2 دەکا 64 کەم ڕەگی 11 توان 2 دەکاتە 11. ئەوجا 64 11ی لێ بڕوە، 4 یەکی لێ بڕوە 3 و 6 یەکی لێ بڕوە دەکا 5 دەکا 53. سادەترین شێوە. ئەو یاسایەی ناتوانم بەکاربینم ئەگەر هاتوو هەردووچیان کۆبوون یان هەردووچیان کەم بوون. ئەو یاسایە تەنیا و تەنیا ئەگەر یەک لە کەوانەکان کەم بوو ئەوی دی کۆبوو، یان یەکەمیان کۆبوو ئەوی دی کەم بوو، کێشە نییە. و ناتوانم ئەو یاسایە بەکاربینم ئەگەر ڕادەکان جیاواز بوون، تەنیا ئەگەر یەک شت بوو، هەمان پیت، هەمان توان، هەمان ڕەگ، هەمان ژمارە. لێرەش یاسایەکی خێرا هەیە لۆکردنەوەی ئەو جۆرە کەوانانەی کە توانی 2نا. یاسایەکە چ دەرێ؟ یەکەم ڕادە توانی 2، واتە ڕەگی 5 جاران ڕەگی 5 دەکا 5. ئەگەر لێرە کەم هەبوو ئەتوش لێرە کەمی بنووسە، ئەگەر لێرە کۆ هەبوو ئەتوش لێرە کۆی بنووسە. لێرە کەم هەیە ئەمنیش کەمی دەنووسم. ئەوجا دەینم ئەو دووەی جارانی ئەو ڕادەیە و ئەو ڕادەی دەکەم لە هەمان کات، واتە 2 جاران 5 دەکات 10 ڕەگی 5 10 ڕەگی 5. ئەوجا هەمیشە و هەمیشە لێرە کۆی دانێ، ئەگەر لێرە کەم بوو یان کۆبوو لێرە هەر دەبی کۆی دانێ. کەواتە پاشی ئەوەی کۆم دانا ئەو ڕادەیەی دەینم توانی 2 دەکەم دەکاتە 25. ئەوجا تەماشا دەکەم ئەو ڕادەیە لەگەڵ ئەو ڕادەی کۆیان دەکەمەوە.
5 دەکاتە 30 کەم ئەو ڕادێش وەکی خۆی دەینمە خوارێ 10^5 تەواو. ئەوە کردنەوەی ئەو کەوانەیە. ئەگەر نەمزانی ئەوە ناچارم دوو کەوانەی دانێم لە تەنیشتێک هەردووچیان وەکو یەک بن و یەک ڕادەکان لێک بدەم، بەڵام کاتەکی زۆرتری پێدەوێ. لێرە هەمان یاسای بەکاردەینم لۆکردنەوەی کەوانەی دووجا. یاسایەکەش ئەو ڕادەیە توان 2 دەکا 3 کۆ 2^8 جاران ڕەگی 3 2^8 16 ڕەگی 3. ئەو ڕادێش توان 2 دەکاتە 64 کۆ 64. ئێستا 3 کۆ دەکەمەوە لەگەڵ 64 3 و 64 دەکا 67 کۆ 16 ڕەگی 3 تەواو. کردنەوەی ئەو کەوانەی ئەو های لێ هات. پرسیاری 42 هەمان ڕێسای بەکاردەینم ئەو ڕادەیە توان 2 دووەکەش توان 2 واتە دەکاتە 4^3 4^3 4^3 دەکات 12 یەکسەر دەنووسم 12. کەواتە ئەو ڕادەیە کە توانی 2 دەکەم دەکاتە 12 چونکە 2^2 4 ڕەگی 3 جاران ڕەگی 3 3 جاران 4 12. کۆی دەنووسم ئەو توانەی دەینم جارانی ئەو ڕادەیە و ئەو ڕادەیە دەکەم لە هەمان کات. کەواتە 2 جاران 4 8 8 جاران 2 16 16کەی دەنووسم. ئەو جا ڕەگەکانیش جاران دەکەم ڕەگی 3 جاران ڕەگی 5 دەکا ڕەگی 15 لێرە دەنووسم. ئەو جا کۆیەکەی دەنووسمەوە ئەو ڕادەی دەینم توانی 2 دەکەم 4 جاران 4 16 5 ڕەگی 5 جاران ڕەگی 5 دەکا 5 16 جاران 5. ئەو جا لە هەنگاوی دووەم 12کەی وەکی خۆی دەینمە خوارێ جارێ 16کەش وەکی خۆی دەینمە خوارێ ڕەگی 15 وەکو خۆی دەینمە خوارێ. ئێستا چ دەکەم هەوڵ دەدەم 16 جارانی 5 بکەم 5^6 30 5^1 5 و 3 دەکا 8. ئێستا چ دەکەم 8 و 12کەی کۆ دەکەمەوە دەکاتە 92 کۆ 16 ڕەگی 15 وەکو خۆی دەنووسمەوە تا 15کە لەژێر ڕەگ نایەتە دەرێ چونکە دووجایەکی تەواو نییە. هەروەها بەجێی دەهێڵم پاشان دێمە لای هەریەکە لەو بڕانە سادە بکە. مەبەستیان لێرە وەکو گۆتم نایانەوێ لە ژێرە هیچ ڕەگەک هەبی. کەواتە تو لێرە چ دەکەی باشە هەردوو لە هەردوو سەرە و ژێرەی جارانی ڕەگی 2 بکە. هیچ لە بەهایەکەی کەم نابیتەوە. ئەو جا چم بەدەست دەکەوی 75 جاران ڕەگی 2 و لە خوارێش دەبیتە 2. 75 ڕەگی 75 جاران ڕەگی 2 دەکاتە 2 جاران 5 10 2 جاران 7 چاردە یەکیش 15. ئەگەر توانیم ئەو 150ش لەژێر بکەمە ڕەگی چ بکەمە ڕەگی 25 و ڕەگی 3 لەسەر 2. ڕەگی 25ش دەزانم دەکاتە 5 کاتە 5 ڕەگی 3 10/2. ئەوە باشترین و سادەترین شێوەی ئەو گرنگترین شت ئەوەیە نایانەوێ ڕەگ لە ژێرە هەبی لە سەرە کێشە نییە. بەڵام بابزانم ئەو 150یان باش شیکار کردیان نا 150 10/5 دەکا 30 10/5 دەکا باشم نەکردی ڕەگی 3 نەبوو
15 بەش 5 دەکا 3 پاشان 30 بەش 5 دەکا 6 ئەوەی ڕاستی بیکەواتە لێرە باش بکردمەوە دەیکردا نەک ڕەگی 3 دەکاتە ڕەگی 6 ڕەگی 6 بەش 2 و دەکاتە 5 ڕەگی 6 بەش 2 ئەو های لێدێ چونکە ئەگەر 75 بکرد بە شیکار کرد بە 10 بەش 5 1 15 ئەو 10 بەش 5 دەیکرد 3 بەڵام نەک کە جارانی ڕەگی 2 دەکەم. ئێستا پرسیاری 43 تەواو بوو بێمە لای پرسیاری 44 لێرەش هەموو پرسیارەکان شیکار ناکەم. لێرە چ دەکەم تەنیا نامەوێ ڕەگی 8 لە خوارێ هەبی کاتە سەرە و ژێرەی جارانی ڕەگی 8 دەکەم جارانی ڕەگی 8 جارانی ڕەگی 8 لە سەرا چم بەدەستکەت ڕەگی 40 لە ژێرەش چم بەدەستکەت 4 جاران 8 ئەو جا ڕەگی 40 دەکاتە ڕەگی ڕەگی 4 جاران ڕەگی 10 و لە ژێرە دەکاتە 32 ڕەگی 4 هەمومان دەزانین دەکاتە 2 تەواو و 32 ئێستا نابی ئەوها بەجێی بهێرم دەبی کورتکردنەوە چونکە کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 2 و 32 هەردووچیان دابەش دەکەم بەسەر 2 کەواتە لە سەرا دەمینێتەوە دەمینێتەوە تەنیا ڕەگی 10 لە ژێرەش دەمینێتەوە 16 ئەو های لێدێ. پرسیاری 45 سەرە و ژێرەی ئەو کەرتەی جارانی ڕەگی 2 دەکەم. لە سەرا چم بەدەست دەکەوی جارێ لێ دەگەڕێم بەڵام لە ژێرە 3 جاران 2 دەکاتە لە ژێرە ئەوە لە سەرا ئەو 48ش ئەگەر بکەمە ڕەگی چەند جاران چەند باشە با لێرە 48ەکەی چاکەم بیکەمە کۆڵکە 48 ئەگەر 10 بەشی 4 کەم دەکاتە 12 دیسان 10 بەشی 4 کەم دەکاتە 3 کەواتە 48 دەکاتە ڕەگی 16 جاران ڕەگی 3 48ەکە دەکاتە ڕەگی 16 جاران ڕەگی 3 و بەخۆشم ڕەگی 2 هەبوو کەواتە هەموو ئەوانە ئەو جە پاشان چ دەکەم لە سەرا 16ەکەی لە ژێر ڕەگدەینمە دەرێ دەبیتە 4 ڕەگی 3 و ڕەگی 2ش با لە ژێر 1 ڕەگ بن دەکاتە 6 لە ژێرەش چم هەیە 2 جاران 3 دەکا 6 ئەو جە ئێستا 4 و 6ەکە کورتکردنەوە هەیە کۆڵکەی هاوبەش هەیە ئەویش 2 کەواتە لە سەرە دەمینێ 2 ڕەگی 6 لە ژێرەش دەمینێ 3 ئەوە باشترین وەڵامە. هەرچەندە سادەش نییە بەڕای من بەڵام ئیدی ئەو هایە لەو کتێبەی دەیانەوێ لە ژێرە ڕەگ نەمینێ هەر ئەوەندەیە هەوڵ دەدەین لە ژێرە ڕەگ نەمینێ. بزانم گەیشتمە چێندەر پرسیاری 45شم تەواو کرد لێرە لە سەرا 2 ڕادەم هەیە یەکسەر دەیخەمە ناو کەوانەی چونکە لە کاتی لێکدان لاگەڵ ڕەگی 2 باشتر وایە کەوانەم هەبی هەتا لێم تێک نەچی. ئەو جە ئێستا چ دەکەم لە ژێرە بووە 3 جاران 2 چونکە ڕەگی 2 جاران ڕەگی 2 دەکات
لەسرە بووە چ بووە 5 ڕەگی 2 کەم 2 ئەوجا کردیە چەند؟ کردیە 5 ڕەگی 2 کەم 2 دابەش 6. گوایە ئەوە ئاسانترین سادەترین شێوەیە. وابزانم ئیدی پێویست ناکە هەموو پرسیارەکانشی کارکەم، هەمان شتە لێرەش هەروە سەرۆژێرەی جارانی ڕەگی 5 دەکەم و لێرەش سەرۆژێرەی جارانی ڕەگی 7 دەکەم. ئەوجە بزانم چ ڕوو دەدا. لێرە دێمە کۆتایی، هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، لاپەڕە 4دا دەربارەی سادەکردن و کۆکردنەوەی ڕەگ و بڕی ڕەگی. دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەیەکی نوێ هەر بژی.